گرێ کوێرەی کاراکردنەوەی پەرلەمان هەر نەکراوە. حزبەکان دەیان هەوڵیاندا پەرلەمانیان پێکارا نەکراوە. کەمی ماوە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان کۆتایی بێت. مەترسیەکان ئەو کات زیاتر دەبن ئەگەر پەرلەمان شەرعیەتی نەمێنێت و هەڵبژاردنیش لە وادەی خۆی ئەنجام نەدرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان پێشلایەنەکانی تر هەستی بۆ مەترسیە کردووە کەوتۆتە خۆی چەند پێشنیارێکی ئامادە کردووە تا لەگەڵ لایەنەکانی تر پەرلەمان کارا بکەنەوە. سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمان دەڵێت هەر پێشنیارێک بکەین بۆ چارەسەرکردنی ئەو دۆخەیە. تەمەنی پەرلەمانی کوردستان 5 بۆ 6 مانگی ماوە لەبەرەوە نەمانی شەرعیەتی پەرلەمانی کوردستان لە هەرێمدا و ئەگەر هەڵبژارنیش لە وادەی خۆیدا ئەنجام نەدرێ من پێم وایە گرفتێکی دیکانە دەخاتە سەرکوی ئەو گرفتانەی کە لە هەرێمی کوردستان هەن. لەبەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕەچاوکردنی دۆخی هەرێمی کوردستان لەناو کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتیدا کۆمەڵک پێشنیاری تاوتوێ کردووە و ئەم پێشنیارانە پێشنیاری یەکێتی نیشتیمانی کوردستانن ئەنجومەنی سەرکردایەتیە بۆ ئەوەی کە بتوانین لە نێوان لایەنە سیاسیەکاندا تاوتوێ بکرێەوە بگەینە خاڵێکی کۆکەرەوە تاوەکو پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە. پەخستنی پەرلەمان دوای قسەکردن لەسەر هەمواری یاسای سەرۆکاتی هەرێم و گۆڕینی سیستەمی حکومڕانی لە هەرێم و دواتر ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمان ڕوویدا. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی دەڵێت لەگەڵ کاراکردنەوەی پەرلەمانین و لە هەوڵەکانمان بەردەوام دەبین. ئێمە لەگەڵ کاراکردنەوەی پەرلەمانین وەکو باسم کرد ئێمە پەرلەمانمان پەک نەخستووە پێشنیارمان کردووە لە ڕابردوو هەوڵمان داوە هەوڵەکانمان سەری نەگرتووە ئێستاش لە هەوڵەکانمان بەردەوام دەبین چکە هەرگی یاسایەکەیە لە پەرلەمان دەرچووە ئەڵێ هیچ بڕیارێکی چارە نووساز بەبێ پەرلەمانی کوردستان نادرێ تۆ چۆن ئەچی ڕیفراندۆمەکەی بەبێ ئەوی پەرلەمانی کوردستان کارا بێ. ئێستا لە هەرێمی کوردستان کێشەی سەرۆکایەتی هەرێم هەیە و پەرلەمان پەخراوە حکوومەتیش لە قەیرانی داراییە نێوانی حزبەکانیش سارد و ئاڵۆزا. ئەو ماوەکەمەی لە بەردەم هەڵبژاردنیش ماوە هیچ ئامادەکاریەک نەکراوە تا هەڵبژاردن لە وادەی خۆی ئەنجام بدرێت. هەموو لایەنەکان وەک یەک سەیری تێپەڕبوونی کات دەکەن. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.